21 نوێی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی نەخۆشی زەهایمەر دانراوە بۆیە ئێمەش ئەمڕۆ ئەم تەورەمان تەرخان کردووە بە خودی نەخۆشی زەهایمەر با بزانین نەخۆشی زەهایمەر چییە؟ هۆکارەکانی چییە؟ بۆ منە لە چ تەمەنێکە ئەگەری توشبوون بەم نەخۆشیە هەیە لە ژنان و پیاوانە لە کامیانە زۆرترە ئاخۆ خودی ئەم نەخۆشیە ئەبێتە هۆکاری ئەوەی کە کەسێک گیان لەدەست بە هیچ چارەسەرێکی گونجاو هەیە بۆ ئەوەی کە کەسێک ڕزگاری بێ لە نەخۆشی زایمەر ئەمان و کۆمەڵێک پرسیاری تر ئاراستی زۆر بەڕێز دکتۆر دیار نەجی بەکەین کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمارن بە خۆشحاڵی ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆر سڵاو لێ ببانی باش زۆر بەخێر بێ دکتۆر 21 نوێ هەموو ساڵێک ڕۆژی جیهانی زەهایمەرە دیاریکردنی ڕۆژێک بۆم نەخۆشیە گرنگیەکەی چییە بەڕای تۆ؟ خۆی گەڕێتەوە بۆ ئەوەی کە بڵێن بە شێوەیەکی گشتی نەخۆشی لە بیرچوونەوە دیاردەی لە بیرچوونەوە خۆی باشترە کە نەڵێن نەخۆشی لە بیرچوونەوە دیاردەی لە بیرچوونەوە هەمومان زۆر تاکەم لەهینمانەوێت توشمانە بێت لەبەرەوەی کە ئێستا مرۆڤایەتی بەرەو تەمەنین درێژی ئەڕوا لەبەرەوەی کە باشتربوونی گوزەرانی و باشتربوونی بڵێنێ ئامرازەکانی خۆپارێزی ئێستا بەرەو پێش ڕۆیشتووە تەمەنی هەمومان زۆری مرۆڤایەتی زۆری کۆمەلگاکان تەمەنیان چۆتە تەمەنێک دەکەیتر کە لە بیرچوونەوە تایە دەرەکەوێت لە سا 60 بۆ لە سا 70 هەموو بیرچوونەوەکان بە شێوەیەکی گشتی بریتە لە زەهایمەر لەبەرەوە بۆیە کە ئەم ڕۆژیان بەڵسا دەستنیشان کردووە بە ڕۆژی زەهایمەر بۆ ئەوەیە کە لە ناو هەموو جۆرەکانی تری لە بیرچوونەوە کە زەهایمەر لە هەمووی باوترە لە هەموو بیرچوونەکان بۆیە کە سەرنجێکی تایبەتی بیتێ سەرنجێکی تایبەت چ بە خودی نەخۆشیەکە وسا چ وشیارێکیش بی بەو کەسانی کە لە دەوروبەری ئەو نەخۆشە ئەژین کە نەخۆشینە زەهایمەری هەیە لەبەرەوەی بەڕاستی کە لە ماڵەکەمانە لە ماڵی هەریەکەمان کەمە پەیوەندی بە تەمەند درێژی وایە واردە هەریەکەمان لەوەی کە لەم ژوورین ئەگەر تەمەند باقی بێ جۆرێک لە جۆرەکانی لە بیرچوونەوە بگرین و مادەم لە سا 60 بۆ لە سا 70 لە بیرچوونەوەکانیش بریتێ لە زەهایمەر لەواچێ لە سێ کەس ئەو لە سا 60 و 70 گونجاوە کە بڵێ تر کەسێکە لە تەمەنێکی گەنجی شابێت تووشی لە بیرچوونەوە بوو بێمە زەهایمەر بێ ئێستا بەعادەتەن یعنی تۆ لە گەنجا لە بیرچوونەوەت نابێت لە بیرچوونەوە نابێتە هۆی نەخۆشی لەوانەیە تۆ لە تەمەنی گەنجیە تەرکیزت نەبێت لەوانەیە لە تەمەنی گەنجیە جۆرێک لە فۆکەست نەبێت لە سەرڕووداوەکان کە تۆ خۆت بە لە بیرچوونەوەی بزانی بەڵام ساکە ئێمە باسەکەین لە نەخۆشی لە بیرچوونەوە من لە سەرەتا وتم لە بیرچوونەوە کەوکوونێ دیاردە کە لەوانەیە هەموو کەسێک تووشی بێ جیاوازە لەوەی کە نەخۆشی بێ کاتێک کە لە بیرچوونەوە کاریگەری لەسەر کاروباری ڕۆژانەتە بێ ئەو کاتە بێ بە نەخۆشی لە سا 60 بۆ لە سا 70 نەخۆشی لە بیرچوونەوە بریتێ لە زەهایمەر کە ڕێژەیەکی زۆرە کێشەیانی زەهایمەریش بەدەر لە نەخۆشیەکانی تر بەدەر لە نەخۆشی لە بیرچوونەوەکانی تر نەخۆشیەکە هەمیشە بەرەو پێشەوە ئەڕوا تاکو ڕادێکی باش ناتوانانی تەنانەت بەریشی پێبگرینێڵی کە لەوە زیاتر بێ ئەتوانی ڕێژەی بەرەو پێشچوونی خاو بکەیتەوە بەڵام سا چۆک و چارەسەرێکی بنبەر چۆکوی بەتەواتی بیوەسێنی لەبەرەوە ڕاستەخۆ پەیوەندی بە پوکانووی خانەکانی مێشکەوەیە یەکەمە لە توانای تاکو ینی ئەم ساتەی کە باسەکەین زانست بێگومان هەمیشە لە بەرەو پێشچوونە هەتاکۆ ساتەی کە ئێستا باسەکەین ناتوانین کە بەرەو پێشچوونی نەخۆشەکەش ڕابگرین ئەتوانی خاوی کەیتەوە بەڵام ینی هەر لە کۆتایە دواتری نەسەر چارەسەرەکە و باز لە هۆکار و نیشانەکانی شەکەین بەڵام لە ئێستاە نوێترین ئامار پێمانڵێ 55 ملیۆن کەس توشبووی زەهایمەرن باشە لە جیهاندا کە ئەمڕۆ دیاری کراوە وەکو ڕۆژی جیهانی زەهایمەر چی ئەکرێت بۆ منە لە هەرمی کوردستانە چی ئەکرێت بۆ هۆشیارکردنەوەی خەڵک بۆەوەی کە کارێک بکەن کەمتر یان درەنگتر تووشی زەهایمەر ببن لە جیهاندا ئێستا ئەمڕۆ چالاکی زۆرەوە جۆر چالاکی زۆر بۆ هۆشیارکردنەوەی خەڵک بەڕێوە خۆی سازانستی پزیشکی پێمانەڵێ کە هەموو نەخۆشیەکان هەموویان جۆرە نەخۆشیەکان نیوەی بریتێ لە جینات بریتێ لە بۆ ماوەی تۆ کاڵگری بۆ ماوەی ئەو نەخۆشەی نیوەکی کە پەیوەندی بەو بارودۆخەوەیە کە تۆ تایاژیت هەردووکیان ینی دوو فاکتەرن گرێدراون بێکەوە هەمومان لەوانەیە کەم تا زۆر هەڵگری جیناتی زەهایمەر بین کەمە کە بەشێکی زۆری نەخۆشیەکان جیناتە بەشێکی تروی کە ئێمە ئەتوانین کاری لەسەر بکەین بریتێ لەو ژینگەی کە ئەو کەسی تیا گەورا بێ هەتاکو وەرزش بە مێشکت بکەیت وەرزش بە مێشکت بکەیت هەتاکو مێشکت فراوانتر بیت بکەیتەوە مەبەست لەمە چێ وەرزش بە مێشکە بکەیت دکتۆر ئێمە ئێستا لە کتێبەکانمان نەعلوان وسراوە کە باشترین وەرزشی مێشک بریتێ لە خەوتن لەو کەسانی کە خەوی باشە خەون کە خەوی تێرە خەون تاکو ڕێژەیەکی باش دوورەکەونەوە لە نەخۆشی بیرچوونەوە بە شێوکی گشتی و زەهایمەریش بە تایبەتی هەتاکو تۆ تێرخەوتر بی
کاتەکانی خەوت باشتر بێ تەنانەت یعنی بۆیە ئێستا کە باسەکرێ لە میلاتۆنین کە خەوێکی خۆش دەیاتێ میلاتۆنین کە و کاتێک کە لە سەردەمی کۆرۆنا کەومان خەومان لێ تێکچوو بوو بە پێی گۆڕینی ڕووناکی و بە پێی گۆڕینی بارودۆخ ئەو کاتش زیاتر باس لە زەهایمەرەکرا لەو کاتێک کە کۆرۆنا لە ئارا هەبوو لەبەرەوەی کە خەوت لێ تێکچوو بوو لەبەرەوەی کە باسەکەم وەرزشی مێشک وەرزشەکانی مێشک باشترین وەرزشی مێشک بریتێ لە خەوتن باشترین وەرزشی مێشک لەبەرەوەی مێشک لە کاتی خەوتنا خۆی تازە ئاکاتەوە ئەو یعنی زانیاریە زیادانە کە ناڵێم سوود زیان بەخش ئەو یعنی زانیاریە زیادانی کە هەیەی خۆی لێپاکاتەوە سەر لە نوێ خۆی ڕێکە خاتەوە خواردنەکانی کە لە دەوروبەرتە هەیە هەتاکو تۆ لە تاکو خواردنی تەندروستتر بخۆیت لە تاکو جەستت باشتر بێ خوێن باشتر ئەڕوا بۆ مێشک خانەکانی مێشک درەنگتر پیرە بن درەنگتر کار لە دەستێن درەنگتر هینە لە ئەپوکێنەوە بۆ یانمە لە بیرمان نەچێ میکانیزمی سەرەکی زەهایمەر بریتێ لە پوکانەوەی ڕێگە ڕەساسیەکەی مێشک ڕێگە بۆرەکەی بەشە ڕەساسیەکەی مێشک نۆکو بەشە سپەکەی هەتاکو تۆ باشتر خۆراک و خوێن بەی بەو بەشە ڕەساسیە پارێزراوتر ئەبی لە دروستبوونی نەخۆشی لە بیرچوونەوە زایمەرش لە ناویە تەنانەت یعنی ئەگەر بە شێوازێکی تریش باسکەین ئمە خۆی کە باسکەین لە زەهایمەر خۆی بە تاقتەنیا نەخۆشیێک نییە لە یەک ستەیجا بێ نەخۆشیێک نییە یەک شێواز بێت نەخۆشیێک نییە تەنها لە یەک نییە قۆناغەکە بێت و تەواو زەهایمەر بۆی کە کاریگەری تەواوی لەسەر جەستا دەرکەوێت بە 7 قۆناغە ئەڕوە لە هەندێک شوێنە بە 5 قۆناغ باسەکرێت لەبەرەوە تۆ هەتاکو ماوەی ئەم قۆناغانە زیاتر بکەی کاریگەرە سەرەکیەکەی زەهایمەر کە لە کۆتاتەمەنا دەرەکەوێت کە لەو کاتە لەوانێت تۆ بە نەخۆشیێکی تری کۆچی دوای بکەینەوە کۆر بە زەهایمەر مەسەڵەن تۆ بە نۆرەی دڵ کۆچی دوایەکەی بە نۆرەی مێشک لە کۆچی دوایەکەی کەمانە بەشێک نین لە زەهایمەر هەتاکو تۆ بتوانانی قۆناغەکانی بەرەو پێشچوونی زەهایمەر دوا بخەی بۆ نمونە لە قۆناغێک و بۆ قۆناغێک لەکوێ تۆ بە 6 مانگ تێپەڕێنی لەکوێ تۆ بە 2 ساڵ تێپەڕێنی بۆ نمونە باسە لەبەرەوە کە ئەو ژینگەی کە تۆ بۆ نەخۆشی زەهایمەری دروستەکەی ئەو ژینگەی کە خزمەتکردنی نەخۆشکە و لەوەشمان لەبیر نەچێت کە زۆربەی زۆری مردنی نەخۆشەکانی زەهایمەر ڕاستەخۆ کاریگەری بە خودی نەخۆشەکەونیە کە نەخۆشەکە خۆی کوشن دەبێت ئەو کەسە خۆی لەبەروی کە ناتوانێت خزمەت بەخۆیکە لێ ناتوانێت وەکو کەسێکی ئاسایی بایەخی ڕۆژانە بەخۆی با بۆیە زۆربەی کات بە شێوێک لە شێوەکان کۆتایی بە ژیانێت بۆ تۆ گەر وشیارێک بێ بە کەس و کارەکەی وشیارێک بێ بەو کەسانەی کە خزمەت بە نەخۆشی زەهایمەر ئەکەن دەکرێت تا ڕادەیەکی زۆر تەمەنی ئەو کەسە درێژتر بکەیت قۆناغەکانی کورتتر بکەیتەوە بۆ ماوەی تا چۆن کاریگەرە بۆ ئەوەی کە کەسێک تووشی زەهایمەر ببێت لەبەرەوەی نەخۆشی زەهایمەر خۆی لە سەرەتای نەخۆشەکە خۆی بڵێن بناغی نەخۆشەکە دروستکردنی پرۆتینی ناسروشتێ لە ناوخانەکانی باشکە تەنانەت هەر بە دۆزینەوەی ئەو ینی پرۆتینانەش ئەتوانی لە ساسە بزانی کەم نەخۆشیە زەهایمەری هەیەیانە چکە ئەنێمە بە شێوازەکانی تر ناتوانین بزانین کە ئەمە زایمەری هەیەە یا تۆ ناتوانانی تەنها بە تیشکێکی ئاسایی مێشک تەنها بە پشکنینێکی ئاسایی خوێن بزانی کە من خۆشە زایمەری هەیەیانە تەنها دەتوانی بە وەرگرتنی خانەکانی مێشک کە لە دوای مردنی کەسەکە تەبعاً بە شێوەیەکی سەرەکی ئەکرێ ئەو کاتە ئەزانی کامە ئایا لە ساسە زایمەری هەبوویانە لەبەرەوە بۆ ماوەیی کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەو یعنی جۆرە پرۆتینە ناتەندروستە لە ناوخانەکانی مێشک و کۆبوونەوەی ئەو پرۆتینە ناتەندروستە لە ناوخانەکانی مێشکا کە بێتە هۆی ئەوەی لە کۆتایە خانەکانی مێشک کار و فەرمانی خۆیان لە دەست بن و نەخۆشی زەهایمەر باش دکتۆر هیچ دروستبوونی جۆرە گرەیەکەیە کە لە مێشکا دروست بێ ئەمە بێتەوە کارێک بۆ توشبوون بە نەخۆشی لە بیرچوونەوە و زەهایمەر ئەگەر ساباسکەین لە بیرچوونەوە گرێکانی مێشک تووشی نوێ بیرچوونەوە تەکا لەبەرەوەی کە بەشێک لە خانەکانی مێشک لە دەسەیە نۆرەکانی مێشک تووش دەکا تەنانەت بوونی پەرکەم و فێ لەو کەسانە تووشی ئالێ بیرچوونەکە بەڵام گەر باسکەین لە نەخۆشی زەهایمەر کە باوترین جۆری بیرچوونەوەیە نەخۆشی زەهایمەری نەخۆشیێکی بەرفراوانە نەخۆشیەکە کە هەموو خانەکانی مێشکەگرێ ناتوانانی ینی بڵێ کە ئێمەسا نەخۆشی لە بیرچوونەوەمان هەیە کە تەنها بەشێکی تایبەت بە مێشکەگرێ مەسای پێوترێ فرۆنتۆپەراتەڵ دیمێنشیا مەسەلەن فرۆنتەڵ لۆب دیمێنشیا یەکەمنێت تایبەتە بە بەشێکی دیاریکراو لە مێشکە بەڵام کە باسکەین لە زەهایمەر هەموو مێشک لە پێشەوە بۆ دوا و بە قەرەغەکانیشە هەموو مادە ڕەساسیەکەی مێشک هەموو بەرگە ڕەساسەکەی مێشک تووشی ئەو نەخۆشیە بێت تووشی پوکانەوە باشە دکتۆر نەبوونی یان لاوازی پەیوەندی کۆمەڵایەتیەکان هۆکارێکە بۆ توشبوون بە زەهایمەر لاوازی
لاوازین پەیوەندی کۆمەڵەکان هۆکارێکە بۆ بەرەو پێشچوونی نەخۆشی زەهایمەر تا ڕادەیەک ئەو کەسەی کە زەهایمەرێکی کەمی هەبێ بەو یعنی پەیوەندی بەو نەبوونی پەیوەندی کۆمەڵاتیەوە زیاترە چێ بەرەو پێش لە کۆتاییشدا نەبوونی پەیوەندی کۆمەڵەکان تەمەنی ئەو کەسێک کە تووشی زەهایمەرە بێ کورتتر ئەکاتەوە لەبەرەوەی کە کەسێک نییە خزمەتی بکە کە کەس کێشانی زەهایمەر لە چیایە ئەو کەسەی تر ئەو کەسەی تر لە بنەماکانی مرۆڤایەتی دوورەکەوێتەوە ناتوانانی وەکوێ مرۆڤێکی ئاسایی لە هەڵسو کەوت بکە تەنانەت لە هەندێک نیە قۆناغا ناتوانێت کە چەقۆ و چەتاڵ بەکاربێنێ بۆ خواردنی ڕۆژانی خۆی تەنانەت کە ئێمە کە باسی نەزەهایمەرەکەین وشەکانی کە هەڵیە بژێرێ ناتوانێت کە وەکو ئاسایی وشەکانی خۆی دەستنیشان بکە کە چ وشەیەکەڵێ بیر و بۆچوونیت هەڵسو کەوتی لەبەرەوە بەڕاستی لاوازبوونی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان ئەوەنەی تر نەخۆشی لە بیرچوونەوە بە گشتی چکە خۆی ئێمە لەو پەیوەندی کۆمەڵایەتیانەوە زانیاری وەرەگرین ئێمە لەو پەیوەندی کۆمەڵاتیانەوە زمان فێرەبین یعنیەوەی کە باوە ئەوەی کاوترێ هەموو زمانێک فێری بی یەکەمە بە جۆرێک لە خۆپارێزی لە زەهایمەردانێ هەموو زمانێک فێری بی 7 ساڵ تەمەنی مشکی تۆزیعەکە لەوە کەسانی کە چەندین زمان نەزانن پوکانوی مشکانی کەمترە کەواتە توشبوون بە نەخۆشی لە بیرچوونەوە زەهایمەرێک کەمترە باشە دوکتۆر ئەو کەسانی کە بەرزی پەستانی خوێنیان هەیە کە نەخۆشی دڵیان هەیە کە شەکرەیان هەیە ئەمانە ئەشێ بڵێ ئەگەری توشبوونیان بە زەهایمەر زیاتر یاخود هیچ پەیوەندیەکی بەم بابەتەوە نییە ئەگەر تۆ نەخۆشی زەهایمەرت نەبێ بە تاکید فشار و بەرزی فشاری خوێن و بەرزی شەکری خوێن و بەرزی هەموو نەخۆشەکانی ترش کە کاریگەری لەسەر جەستاوێ بەگشتی کاریکەرێکی نێت ئەو تۆ لە دروستبوونی زەهایمەر ناکە جارێکی کەش ینی من باسێکم جارێکی کەش ئێمە زۆرێن نەخۆشی زایمەرمان هەیە لە ڕووی تەندروستیوە لە ساسە تەواوە نەفشاری خوێن نە نەخۆشی شەکرە نەبەرزی چەورەکانی خوێن یاسا مەرجنێت و ئەو نەخۆشیان تێبێ نەخۆشی زەهایمەرە بێ و گرنگیشە ئەوەی کە بە جدی خەڵک جۆرێک تووشی فۆبیا بۆ لە زەهایمەر خەڵک ینی بەڕاستی خەڵکە ترسێ لە نەخۆشی زەهایمەر دکتۆر ناحەقمان ئەگەر ترسین ناحەقمان نییە منی شەرخۆم واڵم ناحەقمان نییە کە بچین چکە من نازانم من هەڵگیری ئەو جینەمیانە من نازام هەڵگیری ئەوەن لەوێن جینەمیانە بەڵام ینی مەرجێت تۆ هەموو لە بیرچوونەوەیەک زەهایمەر مەرجێت تۆ ئەمڕۆکە ناوی کەسێکت لە بیر چوویتر بڵێ وەڵام من تەواو ئیتر بیر و هۆشم لە جێگەی خوانەوە من تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بوو طبعا ینی هەر بۆ نوکتە باسەکەم ئەمە نەبێتە بابەتێکیەوە من ئەنجارێکیان من بە نەخۆشێکم وت یعنی بە مرافقی نەخۆشەکان دەوتم خۆلەوانەیە نێت ئەو کەسانی خۆشبەخت بێ کە تووشی زەهایمەرە بێ لەبەروی تۆ خۆت کە تووشی زەهایمەرە بی تۆ ئاگات لە دنیا نییە نازانی پاکی چێ نازانی پیسی چێ نازانی ئەتەکێتی دانیشتن چێ نازانی تو ینی لە دنیایەکی ترای بەڵام نی کێشە بۆ دەوروبەرتە کە هەمیشە بە تۆ مەشغوڵن تۆ بۆ خۆت دەرەچی بۆ خۆت ژیانی خۆتەژی بەو شێوەی کە بەو شێوەی کە تۆ حەزت لێتی بۆ نمونە مەسەڵەن تۆ پیسای لەو شوێناکەی کە حەزت لێتی ئەوە تۆ نەخۆشی زایمەرت هێ و نازانی کە کۆت و بەندە کۆمەڵاتیەکان نایەڵێت تۆ لەوێ پێویستە بایۆلۆژیەکانی خۆت جێبەجێ بکەیت ڕەمسا کابرا زایمەری هەیە بە دڵی خۆی ئەچێ لە بندارێکە ئاچێ لە شوێنێکە کێشەکە بۆ کەسانەیە کە هەڵەسن بە خزمەت ڕاستە بۆ چوار دەورەکەیت ئێستا لەبەرەوە زۆر کات یان ئەگەر تۆ تەندروستت باش بێ بۆی کە لەم دنیا جەنجاڵە نەجاتە بێ خۆشتریش باشە دکتۆر بەرکەوتنی زەبرێکی دەرەکی بەر مێشک و سەر و ئەم بابەتانە بکەیەوە بێتەوە کارێک بۆ توشبوونی زەهایمەر یەکێک سال لە هۆکارەکانی لە بیرچوونەوە بریتێ لە زەبری بەردەوام بەسەر یەکێک سالەوانەی کە جۆرێک لە جۆرەکانی لە بیرچوونانە بێنە و کەسانی کە فوتبۆڵەکەن ئەوانەی کە بە کەلە لە تۆپ ئێن یانەوەی کاری بۆکسێنەکەن بۆ کەس بەرسەریانەکەوێ تەنانەت بەشێکی زۆر لە نەخۆشەکان نەخۆشی پارکنسن مەسەلەن هەریانی بە بۆکس لە ئەنجامی بۆکسی بەردەوام بۆ سەر لە ئەنجامی زەبری دەرەکی بەردەوام کات ئەم زەبرە تون دەبێ مێشکی سەر پارێزراوترین بەشە لە جەستا لەبەرەوەی کە بەشلێک دەورە درراوە دوایەوە بە 3 پەردە دەورە درراوە دوایەوە بە کاسەیەکی سەری پتەوترین بەشینەری ئێسکە لە جەستایەکە دەورە درراوە لەبەرەمە بۆی وا پارێزراوە لەبەرەوەی خۆی ئۆرگانیکی ناسکە ئەم زەبرە دەرەکیە بەردەوامانە ئەم زەبرە توندانە تا ڕادەیەکی زۆر ئەگەر بەردەوام بێ ینی من ناڵم یەکێک جارێ سەری کێشا بە دیوارەکە بێترەمە لە بیرچوونەوە هەیە بەڵام کاتێک کە زەبرێکی توند بەرسەر دەکەوێت
بۆ کاتی لە بیرچوونەوە تەبێت کە شتێکی زۆر باو ئاسای لە بەروی مێشک تەشڵەقێ دەکەمێشک تووشنێ شڵەقان بوو کار و فەرمانەکانی بە شێوەیەکی باش ناکات تاکوویەتەوە کاتی خۆی لەمەسا بۆی لەو کەسانی کە زەبری دەرەکی تون بەرسەریانەکەوێ پێڵێن بە کەسوکارەکەی 48 ساعت 72 ساعت چاوتان لێبێ تەنانەت هەوڵێن کە نەخەوێت لە بەروی کە نەچێتە حاڵەتی لە هۆش خۆچوونەوە هەموو زەبرێکی دەرەکی بە تایبەتی زەبری دەرەکی بەردەوام دەبێتەوە ئەوەی کە مێشک کار و فەرمانەکانی باشە دکتۆر قسەی خەڵک ئێستا زۆر باوەڵێ هەمومان تووشی زەهایمەر بووین هەمومان تووشی لەبیرچوونەوە بووین ئایا بەڕاستی ئەمە وایە دوای کۆرۆنا زۆر دوای کۆرۆنا یا کەسانی کشیاڵێ پەیوەندیمە مۆبایلی بەردەستمانەوە هەمومان بۆ ئەم مۆبایلەوە تووشی لەبیرچوونەوە بووین ئێستا تووشی لەبیرچوونەوە بی جیاوازە تووشی زەهایمەر بی جیاوازە زەهایمەر خۆی نەخۆشیە ئەمەیان جیا بەڵام ئەکرێت بڵین هۆکارێکە بۆی کە تووشی زەهایمەر بین بگەین بە زەهایمەر ئەگەر تۆ لە بیرچوونەوەت زۆر بێ لەو کاتێتر لە قۆناغێک لە قۆناغەکانی ئەم بیرچوونەوەی دەرەکەوێت کە ئەو بیرچوونەوەی تۆ ئاسایی بێت و پەیوەندی بە تەمەنەوە هەبەیە ئەو تا نەخۆشێک بێت و پەیوەندی بە زەهایمەرەوە بێگومان تۆ کە مۆبایل بەکارهێنی لەوەک چۆن وەرزش بێگومان ئەمەی کەوتم وەرزشی مێشک و وەرزشی جەستە تۆ گەرێت هەموو ڕۆژێک کیلۆمەتر 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر بڕۆی ماسوولکەکانی قاچ پتەوە ئەبێ جیاوازە لەوەی کە قاچ بەکار ناهێنێ ماسوولکەکانی لاوازە بێ هەموو ڕۆژێکیش تۆ بخوێنیتەوە هەموو ڕۆژێکیش تۆ سووربی لەسەرەوەی زانیاریەکان خۆت خەزنی بکەیت تۆ خۆت لە مێشکی خۆت تا سەیڤی بکەیت ئەو کاتێ مێشکت بەهێزە بێ ناچارە کە زانیاری هەڵگرێ بەڵام تۆ بۆ دەرچوونێک هەموونی خاڵەکانی کە گرنگ بێ لەلات لە مۆبایلەکە تا بینوسی کا تۆ مێشک بەکار ناهێنی کاتە تۆ مێشک دەزانێ ئەو زانیارانەی کە تۆ مەبەستە ئەتوانی لە شوێنێکی تر دەست کەوێ جارانی زوو هەمومان ئەو یعنی نەوەیەی کە تەلەفۆنی نۆرمەل لە ماڵیان نابوو ئەو یعنینەوەی کە لە سەرەتای هاتنی مۆبایل ئێنە ئەژیان جاران تر هەمومان دەڕقم و بیسڕقم و سیڕقممان لەبەر بوو لە ئێستا من لەوانەیە بڵێم کاممان ئێستا لێرە دوو ڕقممان لەبیرە کە لە مێشکا بێت کە بۆ تەلەفۆنەکە بزانی کە یەکسەر ڕقمەکە لەبێت لەبەرەوە تۆ کە پێویستت بە شتێک نەبێ هەڵی ناگری مێشکش شانسم هەیە لەوەیە باشم ڕقم زۆر لەبەر ئایبی نییە تەنانەت یعنی نەک بۆ ڕقمکردن مێشک زانیاری لە شوێنێک وەرنەگرێ ئێهمالی ئەکات بەلایەوە تەنانەت ئەوەی کە لە مناڵە هەیە کە تووشی تەمەڵی چاو بۆ چێڵن لە مناڵە یەکسەر سستی چاو کزی چاو چارەسەر بکە لەبەرەوە چاوە تەمەڵ نەبێ مێشک کە ئەو ڕسمەی بەتەڵخی لەم چاوە وەرگرت لەم چاوەی ترنێ تەریکەکە ئیترنێ ئەم چاوە بێ بە چاوێکی تەمەڵ ئەبێ بە لەیزی ئای کە بوو بە چاوی تەمەڵی تر هێزنێ لە دنیا زیینوی کاتەوە لەبەرەوە تۆ بێ مێشک بور و ژێنی یەکێک لە هۆکارە زۆرەکانی لە بیرچوونەوە کێ ئێستا ڕۆژنامە خوێن تۆ کێ ئێستا کتێبە خوێنێتەوە کێ ئێستا ئەگەڕێ بە دوای سەرچاوی زانیاری کتێبخانە گشتەکان چەند کەسی تایە زانیاری تۆ لەوێ لە مۆبایلەکە تاری ویکیپیدیا لێ ئەی دوو زانیاریت بۆێنێ ئەنجا خۆنی کورد دەڵێ بە ئاسانی بێ بە ئاسانی شەڕەوە ئەو زانیارێت تۆ زۆر بە ئاسانی وەرەگری لەبەروی پێوی مانوو نەبووی بە ئاسانیش لەبیر دەچێتەوە بەڵام ئەگەر تۆ بە کتێب بخوێنیتەوە سێ سەرچاوە بە دوایە بچی لە چوار شوێن سێریکی دڵنیا بە لە مێشکدا ئەمێنێتەوە لەبەرەوە ئەم یعنی تەکنۆلۆژیای ئەگەر خۆی بە باشی بەکاری نەهێنی هۆکارێکە بۆ لە بیرچوونەوە نەک بۆ نەخۆشی زەهایمەر باشە دکتۆر هیچ جۆرە پشکنینێکەیە کە دەری خام کەسە تووشی زەهایمەر بۆ یاخود ئێوەکو پزیشکان چۆن ئەزان کە کەسێکێت بۆ لای ئێوە تووشی زەهایمەر بووە هیچ پرسیارێکی هیچ پشکنینێکەیە کە لە کەسەکان ئێمە ساکە نەخۆشی زەهایمەر دەستنیشانەکەین تەنها بە حاڵتە کلینیکەڵیەکە دەستنیشانەکەین بە حاڵەتی ئەو پرسیار و وەڵامانی کە لە نەخۆشکی وەرەگری هەڵسو کەوتی نەخۆشەکە مەسەلیان تۆ نەخۆشەکە کەیە تەلات پرسیاری لەیەکی ئیشوکاری دارایی خۆی ڕایی ئەکا کە ئەگەر بڵێ معاشی تەقاعودی خۆی وەرەگری خۆی یعنی پارە ئەبەخشێتەوە بە عەقلانە پارە بەخشێتەوە بە عەقلانە پارە سەرفەکات و بە عەقلانە باقی وەرەگری بێگومان ئەمە زەهایمەری نییە بێگومان ئەمە زەهایمەری نییە نیەتی باشە تەنانەت یعنی ئەگەر کەم هەمومان لەوانەیە لە بازارە فێڵمان لێ بکرێ لەوانەیە کاغەزی پارەکەمان لێ تێک چێ نرخی کاغەزەکە ئەمەگەر بۆ یەکجار و دووجار بێ ئەمەش زەهایمەرت نییە بەڵام ساگەر کە سوکارەکە ترسان لەوەی پارەت بەنێ ترسان بڕێکی زۆر پارە بخەنە دەست ئەو کاتانی بترسە لە خۆت تەنانەت یعنیمە لە زانستی پزیشکی خۆمان ناوە ئەڵێن ئەو کەسەی کە خۆیەت
کە خۆی تەلام و پێمەڵێ دکتۆر من لە بیرچوونەوەم هەیە بە دڵنیایەوە لە بیرچوونەوەی نییە چکە خۆی ئەزانێ کە ئەبێ شتێک بەڵام دکتۆر ئەکرێ بڵێن لە قۆناغە سەرەتاییەکانە ئەگەر هات و خۆی نیشانەکانی لە خۆیان هەست پێ کرد بوو هاتە لای بەڕێستان لە قۆناغی سەرەتاییایە بێگومان نەتوانی ئەوە شنی پرسیارێکی زۆری عنی جوان و تەنانەت لە کتێبەکانە وا نووسراوە لە کتێبەکانە وا نووسراوە لە ستەیجی ناوەڕاستی زەهایمەرە کەنێ هێشتا کەمە و کاریگەری زۆری لەسەر ژیانی ڕۆژانەی نەبووە و نەگەیشتۆتە ئەو ڕادەی کە ئیتر لە کاروباری ژیانی خۆی دواکەوێ بەشێکی زۆر لەو کەسانە تەنانێ پەنا بەنەبەر خۆکوشتن لەبەروی کە ئەزانن چیتر ناتوانن وەکو مرۆڤێکی ئاسایی هەڵسوکۆت بکەن چیتر ناتوان خانەکانی مێشکیان بەکاربێنن لە ڕایکردنی ئیش و کاری ڕۆژانانە طبعا ئەمە هەتاکو ئەو کەسە کاریگەرتر بێ لە کۆمەلگا ناخۆشترین شت لە زەهایمەرە لەو کەسانەیە کە ڕۆژێک لە ڕۆژان بە هەزارها کەس گوێی لێگرن و ئێستا لەبەرەوەی کە قسەی بەنەوە قساکان نایڵن قسە بۆ خەڵک بکە نایڵن تێکەڵاو بێ بە ژیانی کۆمەڵاتی لەو سا قۆناغی لە بینی درکردن بە سەرەتای نەخۆشیەکە و درک نەکردن کە تووشی زایمەر بوو توتر تۆ ئاگات لە دنیا نامێنێ لەو سا قۆناغە تەنانەت بیری خۆکوشتن دروسە بێت ئەو کەسێت لەوانێ کۆتایی بە ژیانی خۆی بێنێ لەبەرەوە کە توانیت لە سەرەتا بە بەدواداچوونە ئەتوانیت تا ڕادەیەک مەساف ماوەکان درێژتر بکەیت. باشە دکتۆر ئەگەر لە بیرچوونەوە چارەسەر نەکرێت ئەچێ دواتر بێ بە زەهایمەر لە کەسەکە لە خۆی کە لە بیرچوونەوە چارەسەر نەکرا ئەو کاتە نەخۆشەکە بریتێ لە زەهایمەر خۆینێ لە بیرچوونەوەکانی تر تا ڕادەیەکی زۆر نێت ئەوە سێنرێ یعنی لە برسا لە قۆناغەکە مەسەلا گەرنێر ئێمە لە بیرچوونەوەی پیریمان هەبێ لە قۆناغەکانە ئەیوەسێنین ئەتوانی بە دەرمان و بەو سا چارەسەرانی کە لە بەردەسای و بە گۆڕینی شێوازی ژیانی ئەو کەسە تا ڕادێک کە توانی بیوەسێنی بەڵام یعنی نەخۆشی زەهایمەر باشە دکتۆر ڕەنگە زۆر کەسە بێ قسە زۆر دووبارە کاتەوە پرسیارێکی ئێستا لێ کردووی دوای چەند خولەکی تر هەمان پرسیارت ئاڕاستا کاتەوە ئەم کەسانە ئەگەریان هەیە ئەمە یەکێک بێ لە نیشانەکانی لە بیرچوونەوە و توشبوونیان بەم نەخۆشیە دووبارەکردنەوەی ڕووداوەکان دووبارەکردنەوەی پرسیارەکان کە ئەمە مهمتر لە دووبارەکردنەوەی ڕووداوەکان خۆی تۆ لە دووبارەکردنەوەی ڕووداوەکانەوەی کە گرنگ دێ بەلا تۆ دووبارێکیتەوە بەڵام خۆی دووبارەکردنەوەی بەردەوامی پرسیارەکان ئەمە ئەشێت نیشانەیەکی قۆناغی یەکەمی زەهایمەر بێ بۆ یعنی نەخۆشی لە بیرچوونەوە ئەکرێک ئەو کەسانی کە ئەم نیە نیشانە سەرەتانیان تیا دەرەکەوێ زیاتر چاودێری بکەیت زیاتر چاود لەسەری بێ بزانی بێجگە لەم شتانە شتی تری جلوبەرگ لەبەرکردنی هەڵبژاردننی ڕەنگەکانی قسەکردنی هەڵگرتنی شمەکە ڕۆژانەکەی لە شوێنی خۆیان دەکرێت کە ئەمە خەلەلێکی بچووکە تیابینی ناجۆرێکی بچووکە تیابینی دەکرێت سەرنجدڕاکێش لەوانەیە سەرەتای نەخۆش باشە دکتۆر ئەمە وەکو نەخۆشەکە بەڵام وەکو خێزانی نەخۆشەکە و کەسانی کە لەگەڵ نەخۆشەکەیە بە وەرەوتە نەخۆکو نەخۆشی ناوینە هێنین و ئەوەی کە ئەو دیاردەیی هەیە چۆن مامەڵی لەگەڵا بکەن ئەو خێزانەی کچەکەی کوڕەکەی ئەو کەسانی کە لە ناو ماڵەکەیە لەگەڵ یاژین چۆن مامەڵێکی دروست لەگەڵ ئەم کەسەیە بکەن کە هەڵگری زەهایمەرە گرنگترین شت کە کەسوکاری نەخۆشەکەونە هەڵەن لەگەڵ کە من ئەمە ڕۆژانە لە عادی خۆمەی بینم ڕۆژانە من ڕوبەڕوویەمەوە گرنگترین شت نابێت تۆ وای لێ چاوەڕێ بکەی مرۆڤێک تەمەنی 6 ساڵ بێ کە تووشی نەخۆشی زەهایمەر بوو بێ نابێت تۆ وای لێ چاوەڕێ بکەی کە ئەمە وەکو کەسێکی 6 ساڵی پێگەیشت و هەڵسوکەوتەکە دەکرێت بەڕاستی شوایە بۆی تۆ ئاسوو دەبی بۆی کە نەخۆشەکەشت ئاسوو دەبێ کە بێگومان ئامانجی زانستی پزیشکی ئاسوودەبوونی مرۆڤەکانە دەکرێت وەکو نێ مناڵێک مامەڵی لەگەڵا بکەیت هەر ینی بێگومانش هەر نیە ئەتوانی هەرچە وەکو نێ مناڵێک مامەڵی لەگەڵا بکەیت ناکرێت تۆ بڵێ تۆ تەمەنە 6 ساڵە نابێ وا بکەیت تەمەنی تۆ 7 ساڵە چۆن نازانی خوانی خۆت بخۆی تەمەنە گەیشتۆتە 6 ساڵ و ڕیشت سپی بوو و ئێستا تۆ کێشە چارەسەرەکەی برسا سوڵحەکەی چۆنە بێ نەزانی جلەکانت لەبەرکەی ئەم یعنی جۆرە ئاماژانە و دەستەواژانە نەئاسوودەی بۆ نەخۆشەکەش دروستەکە و هەم بۆ کەسکاری نەخۆشکەش دروستەکە لەبەرەوە بێت تۆ لە مێشکتا بێ توانی بۆی کە بزانی لە دوای نەخۆشیەکە چیڕۆە لە دوای ڕووداوەکان چیە بزانی کە ئەو کەسی کە تووشی زەهایمەرە بێ مێشکی نێت ئەچێتۆ قۆناغی مناڵی لەو کاتەی کە زانیاری پێنێت ئەو کاتەی کە ناتوانێت تەنانەت خزمەت بەخۆی بکە
کاممان یعنی ئێمە چاوەڕێکین لە مناڵێکە خزمەتی خۆی تو هەر ئەمە شۆکارە بۆ ئەوەی کە شتە کۆنەکانی شتین کۆنەکانی لە یاد دەمێنێ شتە کۆنەکانی بەڵام یعنی بە شێوەیەکی نەئاسایی لە یاد دەمێنێ لە یادێتی کە کوڕێکی هەیە ناوی مەحموودە بەڵام نازانە ساڵی چەند لە دایک بووە لە یادێتی کە کەژاڵی هەیە بەڵام نازانێت کەی زەواجی کرد و مناڵەکانی ناوی چیە کۆنەکانی پارچەی لەبەرە بەڵام ئەو سڵەبت و کۆنێکشنانە کە بتوانێت چیرۆکی کەژاڵ بگەڕێتەوە ناتوانێت. باشە کاوتە دکتۆر ئەگەر تۆ بتێت چیرۆکی هەر لەسەر ناو کەژاڵ بمێنینەوە چیرۆکی کەژاڵ بۆ تۆ بگەڕێتەوە تۆ سوور ئەزانی کە ئەم کەسە لە بیری نەماوە ناتوانێت بگەڕێتەوە تۆ بەردەوام ئەتەوێت مەحاوەری لەگەڵاوەکەی پێی بڵێ پرسیاری لێ ئەەکەی زۆر وتن لەگەڵ ئەو کەسانەیە کە بزانی شتەکەیان بیر نییە ئەمە دۆخەکان باشترەکان لایەن قورسترەکە خراپترێکە بێگومان کە ئەو کەسێک کە تووشی زەهایمەر ئەبێ جیاوازە لەوەی کە تووشی لە بیرچوونەوە بێ لەو کەسانی کە تووشی لە بیرچوونەوەکانی ترە بن ئەتوانی کاغەزێکی بێت و بڵێ کە چووی بۆ بازار بۆی کە بە نیوە ناچڵ نەگەڕێتەوە ئەو شتانی کاتوێ بینوسە بەڵامی کە تووشی زەهایمەر ئەبێ لەکەوتی کەژاڵ 76 لە دایک بوو 66 داواکی گرۆ بڵێ ئاڕاستەکەیت لەبەرەوە بە کەڵک نایە تۆ دڵی ئەو بڕی ئەس بە کەڵک نایە یادگای زین و کێتەوە چکە یادگای زین و نابێتەوە لەبەرەوە بێ بە کێشە بۆ تۆش کێشە بێ بۆ هینە ئەویش دووبارێکێتەوە 76 لە دایک بوو 76 لای بوو ئێوە خۆ نازانێ 76 کێ ئەمە نەکردنی باش ئێوە خۆی یعنی گەر لە بیری بووە یەکسەر بە توی 76 لە دایک بووە. دکتۆر ئەم زەهایمەرە لە ژنان و پیاوانە لە کامیانە زۆرترە بە شێوەیەکی گشتی کەوکو جینات کەوکو مێشت هەردووکی وەکو یەک دەورە بینێ بەڵامەوەی کە باسم کردەوەی کە جیاوازەکە دروستەکە بارودۆخی کۆمەڵایەتی کەسەکانە لەو کەسەی زیاتر تێکەڵاو بێ بە خەڵک زیاتر بخوێنێتەوە زمانی زیاتر بزانێت کۆنتاکتی بە خەڵکۆ زیاتر بێ زیاتر بیرکردنەوەی لە ڕووداوەکانی ژیان هەبێ ئەو من لەوانەیە لە دە شوێنی کەشایە باسم کردبێ لە تاکو مێشکت بەکاربێنی درەنگتر مێشک لە دەسەی هەتا مێشکت کەمتر بەکاربێنی بێگومان کە ئەو کەسێک کە خوێنەوار بێت و کە تووشی زەهایمەر بێ توندی نەخۆشەکەی کەمترە لەو کەسەی کە نەخوێنەوار بێت و تووشی زەهایمەر. باش دکتۆر هەرچەنە کاتەکەشمان کۆتایی هاتووە بەڵام تەوەرێکی گرنگە پرسیارێکی تر ئەم کەسانی کە تووشی زەهایمەرە بن زۆر حەز بە دەرەواکەن بەردەوام هەوڵی ئەویان کە بچنە دەرەوە کە سوکارەکەی ڕێگری لێکەن لەوەی کە بچێتە دەرەوە بۆی کە تووشی ڕووداوێک نەبێت باشە بەندکردنی ئەم کەسە باشە نەخێر چی بکەن نەخێر یعنی جارێکە شێڵێمەوە لەو کسا چۆن لە قسەکردنا نابێت تۆ زۆر لەگەڵیا بڵێ ئەس باز شتێکی تۆ لە ژیانی ڕۆژانە تا کە چارەسەرێکی زۆر یعنی باشست من نەخۆشم هەیە ناڵێ من دایکم لە ماڵیانی خۆیەتی داڵێنە بم بەرەوە بۆ ماڵی باوکم لەبەروی کە مناقەشێکی بڵێ کاکە ماڵی باوکت نەماوە ماڵی باوکت ڕووخاوە باوکت کۆچی دوایی کردووە کەسدا لەبەروی کە ئەم هەموو گفتوگوێ بکەی کە ئەو تێناگا کە ئەو لە دوای پێش دەقە دەڵێ دەی بم بەرەوە بۆ ماڵی باوکم پێش داقەتە دێ بەرەوە ماڵی باوکم بیخەرە ناو سیارەکە فەڕێکی پێلەیە بچۆرە بەردەم ماڵێکی وەنی بڵێ و ماڵی باوکتەوە کەسی لێ نییە لەو شەڵە دەباشە بم بەرەوە بۆ ماڵی خۆت کۆتایە بە کێشەکە لەبەرەوەی کە یعنی لەبەروی کە ئەو دەنگە دروست بێ ئاسوودە بە بە پێش داقەت هەموو شتەکان چارەسەرەکەیت و هەین تۆ ماڵخۆی و هەمنی ئەویشنە ئاسوودابێ و وەم تۆش ئاسوودانی. بەڵێ دکتۆر وەکو دوایین پرسیاری من هیچ چارەسەرێک هەیە بۆ ئەوەی کە نەخۆشی زەهایمەر تێپەڕێنرێت یاخود لە قۆناغێکا بۆستێنرێت چارەسەرمان نیە نە بۆ وەستانی زەهایمەر و نە بۆ چاکردنەوەی چارەسەرمانەیە بۆی قۆناغەکان درێژتر بکەینەوە لە قۆناغی مایڵ کەم بۆ سماڵ بەڵێ کۆگنیتیڤ ئیمپێرمنت ئەتوانی قۆناغەکان لە بریوی بە 6 مانگ و ساڵ بڕوە ئەتوانی بیکەی بە 2 ساڵ و مەسەلەن 3 ساڵ طبعا ئەمە لە باشترین حاڵەتە ئەگیناکەوەکو چارەسەر ئەمە هەر بە دەرمانەکرێت دکتۆر بە دەرمان و مەسەلەن یەکێک سا لە وەرزشە باشەکان کێسا کەس نایکە جارانی زوو هەبوو بڵسا وشە یەکتر بڕەکان ژمارە یەکتر بڕەکان بۆ ینی نمونە لەو شتانی کە مێشکە و ڕژێنە لەو شتانی کەواکە لە مێشک لە دەرەوەی چوارچەوە بیرکاتەوە لەو شتانی کەواکە زانیاری تازە و وەرگری ئەو شتانە بۆ دیرەشکردنەوەی تەمەنی مێشک شتێکی زۆر باشە کە بەداخەوە ئێسا کەس نایکە بەداخەوە دەست خۆش بە دکتۆر سپاس بۆ زانیاریەکانت ماندوومان کردی سپاس بۆ تۆ.